سەرۆکی زانکۆکانی دەڤەری سلێمانی و بەرپرسی مەڵبەند و کۆمیتەکان تاکەی بە حیزبکردنی ناوەندەکانی خوێندن و زانکۆکان. هاوکاری یاخود شکستی ئۆرگانەکانیان. مێژووی بەکارهێنانی ناوەندەکانی زانکۆ و خوێندنگاکان بۆ کاری سیاسی لە کوردستاندا دوور و درێژە. بەڵگەی دیار و ڕوونیش دروستکردنی ڕێکخراوی قوتابیانە لە زانکۆکان. ئەم ڕێکخراوانە کاریگەری زۆری حیزبیان هەیە بەسەر زانکۆکانەوە. بە جۆرێک دەبێت خوێندکار و مامۆستاکانیش سەر بەم ڕێکخراوە نەبن و لەوێوە بڕیار لەسەر پۆست و پلەیان بدرێت، نەوەک توانست و کاری ئەکادیمی و توێژینەوە. کاتێک ناوەندەکانی زانکۆ ڕۆڵی بارگا حیزبیەکان دەبینن، ئیدی ناکرێت چاوەڕوانی پەروەردەیەکی دروست و گرنگ لە زانکۆ و ناوەندەکانی خوێندن بکەین، چونکە ئاراستەوە جەنداکان دەگۆڕێن لە پەروەردە و دروستکردنی تاکێکی وشار بۆ تاکێکی گوێ لە مستی حیزبی. ئەمە سەرەتای داڕمانی کەرتی پەروەردە و زانکۆکان بوو لە هەرێم. لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو ئەندام و بەرپرسی مەڵبەند و ئۆرگانەکانی یەکێتی سەردانی هەردوو زانکۆی هەڵەبجە و ڕاپەڕینیان کرد. هەردووکیان لەسەر کورسی سەرۆکی زانکۆ و ڕاگرەکان دانیشتن. ئەمە دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا. ئەم نیگەرانی خەڵک لەوێ سەرچاوە دەگرێت کە سەرۆکی زانکۆکان خۆیان دانراوی دەستی حیزبین، خۆیان لە لخ و مەڵبەند و کۆمیتەکانەوە دادەنرێن. بۆیەش کاتێک بەرپرسێکی حیزبی سەردانیان دەکات، وەک سوپاسگوزاری کورسی پیرۆزی سەرۆکاتی دەخاتە خزمەتیانە و دەڵێ قوربان زۆر مەمنونم لێت کە منت لەسەر کورسی سەرۆکایەتی دانا. گرنگ بۆ سەرۆکی زانکۆی هەڵەبجە و ڕاپەڕین لە خۆیان بپرسن، ئایا زانکۆ و ئۆرگانەکان ناوەندێکی حیزبیە یاخود پەروەردەییە؟ ئایا دەکرێت لە توێژینەوە و زانست و ئەکادیمیاییەوە بگوازینەوە بۆ دەستخۆشانێکی بەرپرسی مەڵبەند؟ لە ڕاستیدا کاتێک حیزبێک لە توانای جەماوەری و گوتاری پاشەکشە دەکات، یەکەم شوێن کە پەنای بۆ دەبات زانکۆ و ناوەندەکانی خوێندنن. ئەی لە زانکۆی ڕاپەڕین و هەڵەبجە چی ڕوویدا؟ دەقیق سەلمێنەری ئەم ڕاستیەن. دروستەمانە بۆ دەمەزەرکردنەوەی وەلای حیزبی سەرۆکی زانکۆ و ڕاگرەکان دەچن سەردانیان دەکەن. ڕێک لەو کاتەشدا ناوەندەکانی خوێندن لە ڕۆڵی پەروەردە دادەشۆرێن بۆ ڕۆڵی لق و مەڵبەندەکان. بەر لە هەموو کەسێکیش پێویستە مامۆستا و سەرۆکی زانکۆکان ئەم بێڕێزیکردنە بە پێگەوشوناس و ڕۆڵی کارەکانیان قبول نەکەن و لێ نەگەڕێن بەرپرسی کۆمیتە و مەڵبەندەکان ئاراستەی کارکردنیان بۆ دیاری بکەن، وەگەرنا تاوانباری سەرەکی لە پاشەکشەی پەروەردە لە وڵاتدا تا قیامەت لە ئەستۆی ئەواندا دەبێت.